سوورەتی مولک ڕزگارکەری مسلمانان لە ئاگری دۆزەخ و ڕێگەر لە سزای گۆڕ. قورئانی پیرۆز کە هەمووی وتەی خوای پەروەردگارە و لە ڕێگەی جوبرەئیل عەلەیهی سەلامەوە ناردوێتە خوارەوە بۆ پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێ بۆ ئەوەی خەڵکی لە گومڕایەکانی کوفر و شیرک و ستەمەوە دەربکە بۆ ڕووناکیەکانی یەکتاپەرستی و باوەڕ و دادپەروەری. خەڵکی لە بەندایەتی بەندەکان ڕزگار بکە بۆ بەندایەتیکردن بۆ خوای بەندەکان. هەروەها خەڵکی لە ڕەوشنزمی و خراپەکاری دەربکە بۆ ڕەوشبەرزی و چاکەکاری. هەر سوورەت و ئاەتێکی قورئانی پیرۆز بخوێنیتەوە خێر و پاداشتی گەورە دەست دەکرد. بەڵام هەندێک سوورەتی تێدایە تایبەتمەندی زیاتری هەیە و خوێنەرەکەی پاداشتی زیاتری دەست دەکەوێت. یەکێ لەو سوورەتانەش سوورەتی مولکە. سوورەتی مولک باسی دەسەڵاتی خوای گەورە دەکات لەوەی کە موڵکی بەدەستە و مردن و ژیانی بۆ تاقیکردنەوە دروست کردووە و ئاسمانەکانی بەڕێک و پێکی بەدی هێناوە. باسی سزای بێباوەڕان دەکات کە دەخرێنە ناو دۆزەخەوە و باسی پاداشتی ئەو کەسانەش دەکات کە لە پەنهانیدا و لە کاتێکدا چاوی خەڵکیان لەسەر نییە لەخوا دەترسن و خۆیان لە تاوان بە دوور دەگرن. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت فەرموویەتی سوورەتێ هەیە لە قورئاندا 30 ئاەتە شەفاعەت و تکا بۆ خاوەنەکەی دەکات تاوەکو خودا لێی خۆش دەبێت. ئەم سوورەتەش بریتیە لە بسم الله الرحمن الرحیم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. ئیبن مەسعود خودای لێ ڕازی بێ فەرموویەتی ئەم سوورەتە ڕێگرە لە سزای گۆڕ.